خەڵک زۆر قەناعەتی پێێتی ئەڵە فڵان کەس مار ئیجازەی مارگرتنی هەیە مار پێوەی نادا. ئێ باشە چۆن ئەبێ کەسێک ئەوەندە یعنی خۆش باوەڕ بێ بە قسەیەک باوەڕکە کە فڵان کەس ئیجازەی مارگرتنی هەیە و مار پێوەی نادا، یان ئەڵێنەوە شێخەوە فڵانە پیاوچاکە بۆیە مار پێوەی نادا. ڕاستیە زانستیەکەی ئەوەیە کە ئەم مارە لە بنەڕە تا ژەهری نییە. ئێستا من هەر ئەو عیلمی من لامە کە کەس بە کەسێکی بێویژدان بێڵە کاکە من پیاوچاکە من ئیجازەی مارگرتنمە یا مار پێمەوە نادا من چەند مهمم بەس نا ئەم مارە خۆی ژەهری نییە. یعنی ئێستا مناڵێکی ژەتوانی هەمان ئیشی من بکە، من ناڵم با مناڵ بیکە، بەس مەبەستم ئەوەیە مارەکە خۆی ژەهری نییە، نەک تۆ بێ خۆڵکەیتە چاوی خەڵکەوە بڵێ وەڵا ئەم مارە ئێمە ئیجازەمانەیە کە مارەگرین و یانی وایە ئەڵێ بە لە باو باپیرانەوە بۆمان ماوەتەوە شتی وان نییە. ئەم مارە خۆی بێژەهرە، هیچ مەترسێکی نییە. زەت ئیجازەی مارگرتن هەیە بە قەناعەتی هەنێک کەس بڵێ، بەڵام ئەم شتە هەر خۆی ئەسڵ وەساسی بنەمای زانستی نییە. من خۆم حەزم لێ مار بگرم و تاوە ژەهراوی بێژار بێ ئەیگرم چکە ئەزمموی گرتنی مێ، بەڵام نەگەوەی بڵێم وەڵام من مهمم کە مار پێمەوە نادا، شتی وان نییە، چەند جار مار پێوەی داوم.